چین و توێژەکانی قەزای بەردەڕاژ قۆناغی نێوبوونەوەی حیزبی شەهیدان بە هەنگاوێکی گرنگ دەزانان. دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەوە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان. لە دوای کۆنگرەی چارەوە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاریکاری هاوسەرۆکان زۆر بە جۆش و خرۆشەوە لەناو خەڵک و جەماوەری خەڵکی کوردستان دەگەڕێن و دەسوڕێن و منافەسی هەموو حیزبە گەورەکان دەکەین و ئینشاءالله پشتیوان بەخوای ئەم جارە گۆڕانکاریشی زۆر گەورە دەکرێتن بە پشتیوان بەخوای و پشتیوان بە هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوەش جێگای دڵخۆشی هەموو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، بە تایبەتی کادرانی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی گرنگی بەخۆیە بینیوە کە دوو سەرکردەی گەنج شێخ لاور و کاک باڤێل تاڵەبانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن، ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە ڕۆی گەنجان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیوە گرنگیەکی تایبەتی بە ژنان داوە، هەمیشە هەوڵی داوە ژنان شان بە شانی پیاوان لە دام و دەستگاکانی حکومی و حیزبی خزمەت بە کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چارەمەوە ڕۆڵێکی بەرچاوە گڕدۆشێکی زیاتری بەخۆ بینیوە. سپاسی هاوسەرۆکان دەکەین، سپاسی سەرکردایەتی و مەکتەب سیاسی دەکەین. لە دوای کۆنگرەی چوارەمەوە ڕۆڵێکی تایبەتیان بە ژناندایە. ژن لە دوای کۆنگرەی چوارەمەوە زیاتر بە پێشوەچوونی بەخۆیەوە بینیە. سلااو ڕێزنوەتان هەیە، ڕۆلی یەکێتی ئێژنان ڕۆڵێکی پێشکەوتووە ئانی خاستە لای بادینان. یەکێتی ئانی کارێکی زۆر باشمانۆ دەکات. ئێستا دادێتن ئیشالە هەوڵ دەدەین هەوڵمان دەنگ بە یەکێتی بدەین و یەکێتی سەرکەوتوانە بێتن. و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەوە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەمەش بۆتە جێگەی خۆشحاڵی چین و توێژەکانی قەزای بەردەڕاژ. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاژ.